سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی پەرستاران لە سنە و چەند شاری دیکەی ئێران، برینداربوونی 12 کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، لە سێدارەدانی دوو بەندکراوی کورد لە زیندانی قزل حەساری کەرەج، دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لەلایەن حکوومەتەوە لە بانە، خۆپیشاندانی پیاوانی کوبانی بە بۆنێ هاتنی 25 نوڤامبر، گیرخواردنی سەدان پەنابەری کورد لە سنووری نێوان مێکسیک و ئامریکا، مانگرتنی خوێندکارانی کۆلیژی کامپیوتەر لە زانکۆی شەریف لە تاران و کۆبوونەوەی قوتابیانی شیراز دژ بە سەپاندنی سزای زیندان بەسەر مۆژگان باقری. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی پەرستاران لە سنە و چەند شاری دیکەی ئێران ڕۆژی چوارشەممە یەکی مانگی سەرماوەز پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی سنە، ڕەشت و فەساد دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی تەوحید و بێعسەتی سنە، نەخۆشخانەکانی ڕەشت و نەخۆشخانەی وەلی عەسری فەسا لە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. پەرستاران خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکانیان چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی ئیزافەکاری و کارانە، برنەسەرەوەی تەعرفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەستەکانیان بۆ هەمیشەیی، کەمکردنەوەی ساعەتی کار و دامەزراندنی پەرستاری نوێبوون. برینداربوونی 12 کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە. شەوی سێشەمە 30 مانگی خەزەڵوەر 12 کۆڵبەری خەڵکی شارەکانی سەقز، بانە، بۆکان، ئیرانشا و سنە بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەمە کۆمەڵێک کۆڵبەر کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە و بەهۆیەوە 12 کۆڵبەر بە دەستڕێژی گولە بە سەختی بریندار کراون. ناسناوی ئەو 12 کۆڵبەرە بریتیە لە شاهین پاشناو نادیار، مۆراد پاشناو نادیار و تەمەن 40 ساڵ، بێهزاد پاشناو نادیار و تەمەن 35 ساڵ و سیامەند پاشناو نادیار خەڵکی بۆکان، سەلام پاشناو نادیار خەڵکی ئیرانشا، مۆراد پاشناو نادیار خەڵکی سنە، محەممەد جەماڵی تەمەن 28 ساڵ و خەڵکی بانە، ئەسعەد حەسەنپور تەمەن 25 ساڵ و خەڵکی گوندی جافرخانی سەر بە شاری سەقز، ئیسماعیل ڕەحیمی ببورن محەممەد ڕەشیدزادە خەڵکی گوندی ئەیوب، فەرزاد فەرەجی تەمەن 26 ساڵ و جەوهەر پاشناو نادیار و خەڵکی سەقز. لە سێدارەدانی دوو بەندکراوی کورد لە زیندانی قزل حەساری کەرەج بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە یەکی سەرماوەزی 1402 سزای سێدارەی دوو بەندکراوی کورد بە ناوەکانی مۆسلێم جەمشیدی خەڵکی شاری هەرسینی سەر بە پارێزگای کرماشان و محەممەد ئەندیشگو تەمەن 55 ساڵ و خەڵکی شاری کرماشان لە بەندیخانەی قزل حەساری کەرەج جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان ئەم دوو بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە سزای سێدارەیان بەسەردا سەپا بوو. تاکو کاتی داڕشتنی ئەم هەواڵی لە سێدارەدانی ئەو دوو بەندکراوە لە ڕاگەاندنەکانی کۆماری ئیسلامیدا بڵاو نەکراوەتەوە. شایانی باسە کە بەندکراوێکی مەحکوم بە ئێدامی خەڵکی مەهاباد بە ناوی ئەیوب کەریمیش ڕۆژی چوارشەممە بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی زیندانی قزل حسار کراوە. دەستبەسەرکردنی هاوڵاتیەک لەلایەن حکوومەتەوە لە بانە ڕۆژی سێشەممە 30 خەزەڵوەری 1402 هاوڵاتیەکی خەڵکی بانە بە ناوی سەعدوڵڵا شاپەرست تەمەن 30 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر کرا. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان هێزە ئەمنیەکانی شاری بانە بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کروتە سەر سەعدوڵڵا شاپەرست و بە ئەو شارۆمەندەیان بە لێدان و توندوتیژیەوە ڕفاندووە. شایانی باسە کە هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە ڕوون نییە و چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. خۆپیشاندانی پیاوانی کۆبانی بە بۆنەی هاتنی 25 نۆڤامبر ڕۆژی چوارشەممە یەکی مانگی سەرماوەز و هاوکار لەگەڵ نزیکبوونەوە بە 25 نۆڤامبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ توندوتیژی دژ بە ژنان پیاوانی شاری کۆبانی لە ڕۆژاوای کوردستان دژ بە توندوتیژی ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد.
بە پێی راپۆرتەکان پیاوانی دانیشتووی شاری کۆبانی بە بەدەستەوەگرتنی پلاکارد دروشمەکانی نابۆ تند و دژی دژ بە ژنان و ژن ژیان ئازادیان بەرز کردوەتەوە. بەشداربووان سەرەتا لە مەیدانی شەهید ئەگید کۆبوونەوە دوجار بەرەو مەیدانی ژن ڕێپێوانیان کرد. لە درێژەی چالاکیەکەدا بەرپرسانی ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان لەسەر گرنگی ئەو ڕۆژە و مێژووەکەی قسە و باسییان کرد و مەراسمەکە با بڵاوکردنەوەی موسیقا و شانۆگەری بە دروشمی ژن ژیان ئازادی کۆتایی پێهات. گیرخواردنی سەدان پەنابەری کورد لە سنووری نێوان مێکسیک و ئامریکا. بە پێی راپۆرتی رادیۆ میلی ئامریکا سەدان پەنابەری کوردی خەڵکی باکووری کوردستان لە سنووری نێوان مێکسیک و ئامریکا گیریان خواردووە و چاوەڕێی دەربازبوون بۆ نێو خاکی ئامریکان. بە پێی و راپۆرتە پۆلیسی ئامریکا سەدان پەنابەری کوردی خەڵکی باکووری کوردستان لە بیابانەکانی باشووری ئیالەتی کالیفۆرنیا نیشتەجێ کردووە، بەڵام بەهۆی ئەوەی بە شێوەی نایاسایی لە سنوور دەربازبوون کەمترین شانسیان بۆ وەرگرتنی مافی پەنابەریەتی هەیە. بەوتەی چالاکانی مەدەنی تەنیا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و خەڵکی ئاسایی ناوچەکە چوون بۆ یارمەتیدانی ئەو پەنابەرانە و ئیمکاناتی ڕفاهیان بۆ جابین کردوون. هەرچەند دانیشتوانی کوردی ئامریکا ئەو بەڵێنەیان لە دەوڵەت وەرگتووە کە بە شێوەی یاسایی و دادپەروەرانە بە دوواداشون بۆ پەروەندەکەیان بکرێت، بەڵام سەدان پەنابەر کە ژن و منداڵیشیان تێدایە لە دۆخێکی خراپدا دەژین و بلا تەکلیفی ماونەتەوە. کۆبوونەوەی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە شیراز. ڕۆژی چوارشەمە یەکی مانگی سەرماوەز خانشینکراوانی سەنعەتی نەوت لە شیراز دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانشینکراوانی سەنعەتی نەوت لە پارێزگای فارس بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانشینی شاری شیراز خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی یەکسانسازی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەڵوەشاندنەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. مانگرتنی خوێندکارانی کۆلیژی کامپیۆتەر لە زانکۆی شەریف لە تاران. خوێندکارانی کۆلیژی کامپیۆتەر لە زانکۆی شەریفی تاران ڕۆژی چوارشەمە یەکی مانگی سەرماوەز با مەبەستی پشتیوانیکردن لە خوێندکارانی زانکۆی بەهشتی کلاسەکانی دەرسیان داخست. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی حراسەت لە زانکۆی بەهشتی تاران بە دەموچاوی پۆشرا و بەبێ بەڵگە و پێناس لە کاتی وتنەوەی وانە هێرشیان کرد سەر خوێندکارانی کچ لە نێو کلاسەکانی دەرس و کارتی دانیشتووی ئەو خوێندکارانەی حیجابی ئیجباریان تووڕدا بوو زەوت کرد. لە کاردانەوەی بەرامبەر بەو هەڵسوکەوتەی حراست خوێندکارانی زانکۆی بەهشتی مانیان گرت و ڕۆژی چوارشەمەش خوێندکارانی کۆلیژی کامپیوتری زانکۆی شەریف بە مەبەستی پشتیوانیکردن لە خوێندکارانی بەهشتی کلاسەکانی دەرسیان داخست و خوازیاری دابینکردنی ئەمنیەت بۆ خوێندکاران بوون. دیداری بنەماڵەی چالاکانی بەندکراو لە تەورێز. ڕۆژی چوارشەمە یەکی مانگی سەرماوەز بنەماڵەی چالاکانی مەدەنی بەندکراو لە پارێزگاکانی ئەردەبیل، ئازەربایجانی شەرقی و ئازەربایجانی غەربی چاویان بە یەک کەوت و لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا خوازیاری ئازادی ئازیزانیان بوون. بە پێی زانیاریەکان چەندین چالاکی مەدەنی خەڵکی پارێزگاکانی ئەردەبیل ئازەربایجانەکانی ببورن ئازەربایجانەکانی شەرقی و غەربی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕفێنراون و چارە نووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بەوتەی بنەماڵەی بەندکراوان ڕۆڵەکانیان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاریان بێبەش کراون و هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستیان نییە. ڕۆژی چوارشەمە بنەماڵەی بەندکراوان لە کۆبوونەوەیەکدا با بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئازیزانیان بوو. کۆبوونەوەی قوتابیانی شیراز دژ بە سەپاندنی سزای زیندان بەسەر مۆژگان باقری. ڕۆژی چوارشەمە یەکی مانگی سەرماوەز قوتابیانی مەدرسەی کچانەی خاکڕەی شیراز لا ناڕزایەتی بە سەپاندنی سزای زیندان بەسەر مۆژگان باقری معلمی دڵسۆزی ئەو مەدرسەیە کۆبوونەوە. بە پێی راپۆرتی سەرچاوەکانی هەواڵ قوتابیانی ناڕازی کلاسەکانی دەرسیان داخستووە و دروشمی معلمی زیندانی ئەبێ ئازاد بکریان بەرز کردەوە. مۆژگان باقری ماوەیەک لەوە بەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە بیانی بەشداری لە ناڕزایەتیەکان دژ بە ژاراویکردنی قوتابیان و خۆپیشاندانی معلمان بە 2 ساڵ زیندانی تازیری، 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان مەحکوم کرا. ئەو چالەکە سنفیە 2 ڕۆژ لەوە بەر با مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی عادلابادی شیراز کرا.
کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە بەردەم باڵوێزخانەی ڕژیم لە لەندەن ڕۆژی چوارشەمە یەکی مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی لەندەن بە مەبەستی شەرمەزارکردنی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی لە بەردەم سەفارەتخانەی ئەو ڕژیمە لە شاری لەندەن کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز هاوکات لەگەڵ ساڕۆژی گیانبەخکردنی دەیان خۆپیشاندەری شۆڕشی ژینە با بەدەستەوەکردنی پلاکارد و وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی لە بەردەم باڵوێزخانەی ئەو ڕژیمە لە شاری لەندەن کۆبوونەتەوە. بەشداربووان بە وتنەوەی درۆشم خوازیاری پشتیوانی کۆمەلگای جیهانی لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی و دانانی سپای پاسداران لە لیستی تیرۆریسمی نێودەوڵەتی بوو. دووە هەوامان سەبارەتە بە مانگرتنی کرێکارانی ژن لە باکووری هیندستان. ڕۆژی چوارشەمە یەکی مانگی سەرماوەز کرێکارانی ژنی شاغڵ لە سەنعەتی جلوبەرگ لە باکووری هیندستان دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان هەزاران کرێکاری ژن لە شارەکانی گوروگرام و هاریانە لە باکووری هیندستان بە دوای بانگەوازی یەکێتیە کرێکاریەکان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. ژنانی کرێکار خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە، کەمکردنەوەی ساعاتی کار، پێدانی ئیزافەکاری و سەختی کار، دابینکردنی بیمە و ئەمنیەتی پیشەیی بوون. بەوتەی سەرۆکی یەکێتی کرێکارانی جلوبەرگی هیندستان ماوەی 5 ساڵە خاوەنکار کرێکارانی ژن بە شێوازی جۆراوجۆر دەستچەوەسێنێت و بە بیانووی جیاجیاش لەسەر کار دووریان دەخاتەوە. هەروەها کرێکارانی ژن لە ئاز هەڵسوکەوتی خاوەنکار و سوءئیستفادەکردنیان لە ژنانی لاو ناڕەزین و داوای پاراستنی کەرامەت و دابینکردنی ئەمنیەت دەکەن. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بژین.